بریندارەکان کرا بەداخەوە ئەوانەی شەهید بوون جێگەیان بەهەش بێ ئینشاءالله لە شوێنی موقعی یان بڵێن لە شوێنی ڕووداوەکە دەست بەجێ گیانیان لەدەستدا بوو بەڵام بریندارەکانی تر هەمویان کاری پێویستیان بۆ کرا و ڕزگارکردنی ژیانیان بۆ کرا و ئەو بریندارانەی کە پێویست بوو هەموو بۆیان ئەنجام درا چەند بریندارێک مایەوە لە نەخۆشخانە و دوو بریندار پێویستی بە زیاترمانەوە هەبوو کە تا ئێستاش ئەمڕۆژ لە نەخۆشخانە ماونەتەوە لە نەخۆشخانەی ئیمەرجەنسی لە شاری هەولێر و کاری پێویستیان بۆ ئەنجام درراوە تا ئێستا دوێنێ 4 نەشتەرگەری ئەنجام درا بوو ئەمڕۆژ نەشتەرگەریەک ئەنجام درا بۆیان لەبەرەوەی بەشی ڕووداوەکە ئەوەیە کە یەکێک لە بریندارەکان سووتانی هەیە لە پەلەکانی خوارەوە تا دەگاتە لاقەکانی و بین لە پشتەوەی ڕان و پشتەوەی قۆڵ و وەها هەموو بەشەکانی دیکەی لەشیان ساچمەیە واروها برینداری دووەمیش کە دیسان ساچمەی زۆر لە هەموو بەشەکانی لەشی هەیە و برینداربوونی چاوێکی لای چەپ و گوێی لای چەپی بە شێوەیەکی گشتی دۆخی تەندروستیان زۆر باشە لە چاودێری چڕا و هیچ ترسناکی لەسەر ژیانیان نییە کاری پێویستی زیاتریشی پێویستە لە ڕۆژانی داهاتوو بۆیان ئەنجام دەدرێت و ئێمە بەردەوام لەسەر هێڵین جەنابی سەرۆک بارزانی بەردەوام لە پرسیینەوەی کردو و بەڕێز جەنابی مەڵام مستەفا بارزانی ئەمڕۆ کەش بە نوێنەتی بەڕێز جەنابی سەرۆک بارزانی سەردانی کردن لە نزیکەوە بە دۆداچوونی ڕۆژ تەندروستی کرد بەڕێز جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان کاک مسعود بارزانی لەسەر هێڵە و بە دۆداچوونیان کردی ئێمەش بەردەوام چی پێویست بێت بۆیان دەکەن ئێمە وەک وەزارەتی تەندروستی پلانی تایبەتمان هەیە و پێش دەستپێکردنی ئەو دۆخەش هەل لە تەجروبەی ساڵی پاریش دوای دەستپێکردنی ڕووداوەکانی شەڕی نێوان ئێران ئەمریکا و ئیسرائیل ئێمە دەست بەجێ پلانێکی تۆکمەمان داناوە پلانەکان کە لە موقعی ڕووداوەکانەوە دەست پێ دەکات بە تایبەتیش لەو سنوورانەی کە پێویستە لە ئەمبولانس و تیمی تەندروستیەوە و دواتریش گواستنەوەیان و نەخۆشخانەکان دابش کراوە بە هێڵی یەکەم و هێڵی دووەم و بە جۆرەی قەبارەی ڕووداوەکە تەبعاً تیمەکانمان بەردەوام بە دۆداچوون دەکەین تا بەیانی هەموو تیمەکان لە ئینزارن و هەر حالەتێک پێویست بێ هاوڵاتی دەتوانێت زوو پەیوەندی بە ژمارە 122 بکات لە هەر شوێنێک بێت و ئەوەی پێویستە بەڕاستی ڕێنمایی هاوڵاتیانیشە کە هاوڵاتیان ڕزایان لێ دەکەین دوورکەونەوە لە شوێنێنەی کە ڕووداوی یان پارچەی تەنێک بەردەبێتەوە یان ئاگرێکەیە قەرەباڵغی و بە بۆنەی ئەوەی کە بتوانێت ڤیددیۆیەک تەسویر بکە دوور بکەوێتەوە چونکە ئەمە خوا نەخواستە ڕەنگە بەرکەوتنی تووشی برینداربوون و ئازاری بکات دەستی ئێوەش خۆش